خۆشەویستانم دیارە ئێستا فڕۆکە جەنگەکانی تورکیا بەردەمانی چەند ناوچەیەک دەکەن لە ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان بە بوونی بە هۆکاری بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان ئەو ناوچەیەدا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ڕاستەوخۆ پێمنەرمان ئازاد ئۆمەراوی لەگەڵمانە کاک ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. لە بینەرانی بەڕێزش بێ. فڕۆکە جەنگەکانی تورکیا بەردەمانی چ ناوچەیەک دەکەن لە سنوورەکانی برادۆست و باڵەکایەتی؟ بەڵام ئاسازانە دیارە شەڕ و ئاڵۆزیەکانی دەبەری برادۆست و بناری قەندیل نێوان تورکیا و گەریلاکانی پەکەکە بەردەوامی هەیە لە دوێنێشەوە بەردومان و تۆپبارانەکان لە دەبەری برادۆست سەختتر بوونەوە. دیارە شەڕەکە ئێران لەم ناوچەیە لە دوێنەوە بەردەوامی هەیەوە لە ئێستاشدا فڕۆکە جەنگەکانی تورکیا بردومان و تۆپبارانی دەبەری برادۆست دەکەن. دیارە یەکێک لە ناوچەکانی تیای شەشێ و تارستا و کەمگۆڕا و خواکوڕ دیارە لەلایەن فڕۆکە جەنگەکانی تورکیا لە ئێستادا بردومان دەکرێن و ئاگر لە ناوچانە کەوتۆتەوە. دیارە ئەو ئاگرە تاوەکو ئێستا کە کۆنتڕۆل نەکراوە لەو دەبەرانە لە دوێنێەوە بەردەوامە لە ناوچە شاخاویەکان و لە ئێستادا فڕۆکەی جەنگی و چاودێری لە بناری قەندیل ئەسوڕێنەوە لەو ناوچانەش. ئەمەوێ ئاماژە بەوەش بکەم دیارە لە ئێستاشدا هاوکاری وە کۆمەک بۆ ناحیەی وەرتێ هاتووە. دیارەمانەش ئاماژەی مەترسیدارن بۆ دروستبوونی شەڕێک لە ناوچەکە شەڕێکی درێژ خایەن وە قورس بە خۆی هاتنێم هاوکاریانەوە. دیارەوە ئاماژە بەوە دەنهێنانیم هاوکاریانە بۆ شارەوانی ناحیەی وەرتێ بەڕێوەبەری ناحیەی وەرتە ئاماژەی بۆ دایما ئەم هاوکاریانەمان بۆ ئەوە هێناون کەوا لە ئەگەری ڕوودانی شەڕ لە ناوچەکەوە ئاوارەبوونی بوونیشینانی ناوچەکە دیارە شەستێ بوون لە خۆی ئەگرێتن بناری قەندیل. ئەوە ئاماژە بەوە دەن بە هاوکاری وەزارەت کۆچبەرانی عێراق و حکوومەتی هەرێم ئەو هاوکاریان هێنانە و لە ئەگەری ئاوارەبوونی خەڵکی ناوچەکەدا هاوکاری و کۆمەچیان بەسەردا بەستکردن و کەمپیان بۆ بەڵێ زۆر سپاس بۆ پێمنەرمان ئازاد ئۆمەراوی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو.